پاڵەوانێتیەکانی 24 و 25 شەترەنجی ڕاپیدی خانزادی نێودەوڵەتی لە شاری هەولێر و لاهۆڵ یانەی خانزاد بەڕێوە چوو. پاڵەوانێتیەکان ماوەی 2 ڕۆژی خایاند و بە سیستەمی سویسری و بەنۆ جەو لە یاریەکان ئەنجام دران بە کاتی 25 خولەک بۆ هەر یاریەک و زیادبوونی 10 چرکە بۆ هەر جوڵەیەک. زیاتر لە 100 یاریزانی کوڕ و کچی شارەکانی کوردستان و عێراقیش بەشداریان کردبوو. یاریزانان بەسەر دوو کۆمەڵە دابەشکرابوون. کۆمەڵی یەکەم بۆ یاریزانانی خاوەن ڕیزبەندی 1800 خاڵ بەرەو سەر و کۆمەڵی دووەمیش بۆ یاریزانانی ڕیزبەندی 1800 خاڵ بەرەو خوار. پێیانمان ئەوە بوو کە ئێمە وەک شەترەنجی خانزاد هەرچ زروفێک بێ بەردەوام دەبین و ئامانجمان ئەوەیە کە بتوانین تاکی کورد بە هێزتر ببینین و یاری شەترەنج وەگوانەیەک لە قوتابخانەکان بخوێندرێتن و یاریزانەکانیانی شەترەنجی خانزاد وەگەوەی بینیتان ئەنجامەکانیان لەسەر ئاستی عێراق ئەنجامەکی بەرچاو بوو بتوانین ئەنجامەکان بەرزتر بکەینەوە ڕاهێنەرەکان باشتر بەڕێوە بچیتن یاریزانەکانمان بتوانن بە شێوەیەکی باشتر بەردەوام بن. دوای کۆتایی هاتنی یاریەکان لە مەراسیمێکدا خەڵات بەسەر ناوژوانان و یاریزانە سەرکەوتوەکان دابەشکرا. لە کۆمەڵی یەکەم ئاکار عەلی بە کۆکردنەوەی 7 خاڵ و نیو بووە پاڵەوان و ڕەوەند حامید و دیدار محەممەدیش بە 7 خاڵ پلەی دووەم و سێمیان کرد. لە کۆمەڵی دووەمیش دیار جەزا بە 8 خاڵ بووە پاڵەوان و ئومێد سابر و دڵسۆز عومەریش با کۆکردنەوەی 7 خاڵ و نیو پلەکانی دووەم و سێمیان وەرگرت. لە کچانی شکارین کەمال باشترین ئەنجامی بەدەستێنا. بەڕاستی پاڵەوانتێکە پاڵەوانتێکی زۆر بەهێز بوو دەستخۆشی لە نادی خانزاد دەکەم بۆکردنەوەی ئەم شێوە پاڵەوانێتیانە وەتوانم بڵێم تاکوە تا جەولەش نەمانتوان یەکلای بێتەوە کە چێ توانێت یەکەم تا چوارەمی بتۆڵەکە بێت. پاڵەوان بوونی پاڵەوانێتیشی لەم شێوەیە بەردەوام وا لە یاریزانەکانەکە کە ئاستیان بەرەو بەرزی بڕوە من دەستخۆشێکی زۆر لە نادی خانزاد و لە ڕێخەری بتوڵەکە ئاکەم. گرنگە زۆر گرنگم پاڵەوانتی لەم شێوەیە. من یەکەم جار کە لەم پاڵەوانتی بەشداریم کرد ڕاستەکەی پێشبینیم زۆر بوو ینی ئەوە خوازم کە یەکەم بووم و ئەکی تەتریبیشم بۆی کردبوو و خەڵی خۆمدا بوو زۆر پێ خۆشحاڵم کە توانیم پلەکەم دەست بێم دوای بە دەستانی 8 خاڵ و ئینشاءڵڵا هەوڵەدەم کە لە داهاتوودا زیاتر ڕاهێنام بکەم و بتوانم یعنی پلەی باشتر بەدەست بێنم لە داهاتووی لە بتوڵەکانی داهاتوودا باشتر بم. پاڵەوانتیەکانی شەترەنجی ڕاپیدی 24 و 25 خانزادی نێودەوڵەتی بە بۆنەی یادی فیستیڤاڵی 2012 و 13 یانەی شەترەنجی خانزاد بوو کە ئەو کات چەندین یاریزانی بیانی بە توانای شەترەنجی جیهان بەشداریان تێدا کردبوو. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.